ئایزان لە هەرچوەکەن سڵاوتان لێبێت یارمەتی ئەوکارانم لە هاتەوەری ڕۆژەوە دەبینە میوانی ماڵەکانتان بۆ گفتوگۆکردن لا سەردۆخی ناوچەکە و هاوکات گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا و دەنگۆی دەستپێکردنەوەی جەنگەکە و گۆڕانکاری لە ناوچەکەدا بە تایبەت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود بەشێک لە حیزبەکان ڕایدەگەێنن کەیدی بێدەنگ نابین لە بەرامبەرم دەستدرێژانەی دەکرێتە سەر گەلی کورد و هێزەکانمان لە هەر کوێک بێ وەڵاممان دەبێتەوە. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران بەردامەیەک بڵاو دەکەنەوە تێیدا ڕای دەگەێنن قوربانی دان و هاوکات چڕبوونەوەی هێرشەکان نامان لەرزێنێت بەڵکو بەێستر و بەیرادەترمان دەکات لا سار داخوازیمان بۆ دۆزی ڕەوای گەلی کورد و تێکۆشانمان چڕتر دەکەینەوە. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە بەردەوامی هێرشەکانی ئێران ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و تێیدا هاتووە. ئەم هێرشانە و گیانبەختکردن و قوربانی دانی هێزەکانمان نەک هەر ئیرادەمان نالەرزێنێت بەڵکو باوەڕمان بە ڕەوایی خەبات بۆ ڕزگاری کوردستان قایمتر دەکات. دەقی ڕاگەندراوەکە بەم جۆرێ ڕژەمی تیرۆریستی کۆماری ئیسلامی ئێران بە مەبەستی پەردەپۆشکردنی شکستە سیاسی و سەربازی و استراتیژی و ئایدیۆلۆژیەکانی لە ماوەی شەڕی 39 ڕۆژەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا بە بەردەوامی هێرشی کردوتە سەر بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کەمپی نیشتەجێبوونی بنەماڵەکانی خاو خێزانی کادر و پێشمەرگەکانیان لە هەرێمی کوردستان و تەنانەت لە ماوەی ئاگربەستی ئێستاشدا ئەو هێرشانە هەر درێژەیان بووە. لە نوێترینە و هێرشانشدا کە ڕۆژی ڕابردوو 28 خاکە لێوەی 1405 بە موشک و درۆن هێرشکرایە سەر کەمپە مەدەنیەکان و بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران مخابن سێ پێشمەرگە و تێکۆشەری ڕێگەی ئازادی ئەم حیزبە بناوەکانی شاهین ئازربەرزین نەدامیری و سەمیرە ئەڵەیاری شەهید بوون و دوو پێشمەرگەی دیکەش بەریندار بوون. کۆماری ئیسلامی ئێران پێشتریش جگەل لە بنکە و بارەگای حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکانیان با بەردەوامی هێرشی کردۆتە سەر هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەو هێرشانەش 11 شەهید و قوربانی لێکەوت بوویەوە. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران وێڕای مەحکومکردنەوەی توندی ئەم تاوانە و سەرجەم هێرشە تیرۆریستەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر تێکۆشەرانی ڕۆژهەڵات و شەیدکردنی دەر ڕۆڵەی تێکۆشەری حیزبەکانی ئەندامی هاوپەیمانی ڕادەگەێنێت. یەکەم ڕۆ لە حکوومەتی عێراق دەکەین و ڕای دەگەێنین پێویستە هەڵوێست و کاردانەوەی جدیان هەبێ و هەنگاوی بەکردەوە سیاسی و ڕاشکاوە نەبنێن بۆ پاراستنی گیانی پەنابەرانی سیاسی و ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەم تاوانە. دووەم ڕخنەیتور لە نوێنەراتی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق و هەرێمی کوردستان دەگرین و پێمان وایە بێدەنگی و پاسیڤبوونی ئەوان لە بەرامبەر ئەم تاوانە جەنگیانە و ژبێ خستنی ئەرکە مرۆیەکانیان دەستی ڕژەمی تارانی بۆ دەستڕێژی و تیرۆر زیاتر ئاوەڵاتر کردووە. سێم بەتوندی ڕخنە لە سیاسەتی سات و سەودای وڵاتان لەگەڵ کۆماری ئیسلامی دەگرین و پێی لەسەر ئەو ڕاستیە دەگرینەوە کە ئەم ڕژەمە دیکتاتۆرە ئەمنیەت و سەقامگیری هەموو جیهانی بە بارمتە گرتووە و هەموو کاتێکدا نووسان و سازان لەگەڵ کۆمەڵگەی جیهانی بۆ کڕینی کات و بردنە پێشی ئامانجەکانی قۆستۆتەوە. چوارم داوا لە هەموو کوردانی دانیشتووی دەرەوەی وڵات دەکەین با پلان و بەرنامەی تۆکمە با ڕێخستنی ئاکسیۆن و ڕێپێوانی هێمنانە و بە شێوەی بەردەوام بێنە سەر شەقامەکان و با کۆبوونەوە لە بەردەم باڵێزخانە و کوسڵگەرەکانی ڕژەم و ناوەنەکانی بڕیار دەنگی بێزاری نەتەوەکەمان بەرز بکەنەوە. لە کۆتایی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران جارێکی دیکە دۆست و دوژمن دڵنیا دەکاتەوە ئەم هێرشانە و گیانبەختکردن و قوربانیدانی هێزەکانمان نەک هەر ئیرادەمان نالارزێنێت بەڵکو باوەڕمان بە ڕەوایی خەبات بۆ ڕزگاری کوردستان و ڕوخانی ئەم ڕژێمە و سووربوونمان لەسەر بەردەوامی خەباتەکەمان قایمتر دەکات. نەمری بۆ شەهیدان و سەرکەوتن بۆ ڕێگای ئازادی. بڵێ بۆ شرۆڤەکردن لە سەرەودۆخەیە سادەگوزەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتگرتی و ئاڵۆزەکانی نێوان
ئەمریکا و ئێران یاخود هێرشاوبشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران و وەڵامدانەوەکان دۆخەکە بەکوێ دەگات و نزیک دەبینەوە لە کۆتایی ئاگربەست لە ئەستۆدیۆ میوانداریمان لە پەڕێس ئەلی کەریمی نووسەر کردووە. مامۆستا بەخێر بێت و دەستپێک بۆ پرسە بێمە لای بەڕێستان دەخوازم خوێنەوەی بەڕێستان بۆ دۆخەکە وەربگرم ئەوەی کە ئێستا ڕوو دەدات 39 ڕۆژ جەنگ دواتر ڕاوەستانی جەنگ بۆ ماوەی 2 هەفتە و تا هەینی دەگاتە کۆتایی 2 هەفتەکە ئایا دەگەنە ئاگربەست یاخودەوەی قۆناغەکە بەرەوچۆ دەڕوا یان ئاگربەست ئیدیمانایەکی نەماوە یان بە جۆرێک لە جۆرەکان ڕژێمی ئێران و ڕژێمەکە خودی دەسەڵاتەکە بەرەوچۆ هەنگاوتنێت. لە پێشدا ڕێز و سڵاو هەیە زۆر هەموو ئێوە کارمەندانی ئاریان تیوی هەروەتر بووە هەموو شەهیدانی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو کە لە کەمپەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبەکان بەداخەوە چەند شەهیدێکە کە هەمووشی جەوان و گەنج بوون سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانەش دادنێنم. حقیقەت ئەوەیە کە ئێمە ئەوە تقریباً بەرەو 2 مانگ دەچێت کە مانگونیوێک زیاترە کە ئەمریکا ئەو هێرشە بەربڵاوی کرد بەست بۆ ئێرانێ. ئەمریکا پێی وابوو کە لە بیدایەتەوە هەر ئەوەندە کردی بە ئەمری واقع وڵاتانی ناتۆ وڵاتانی ئوروپایە دەبنەوە هاوپەیمانەکەی زەمانی کە دژی سەدامی ڕاپەڕین ئەو دەمیش هەرتووس تۆژێک بربەرەکانی هەبوو مەسەن بۆ خۆم ئەو دەمی لە بریتانیایە بووم خەڵکێکی یەکجار زۆر مزاهرەی کرد بە دژی بوشی کە ئێمە لەگەڵ ئەو شەڕەنین بەڵام دەرنیهایەتدا چونکە سەرکردەیەکی وەکو تۆنی بلێری لە ئینگلیسێ بوو ئاخرەکەی ئینگلیس هاتە ناو یاریەکەوە وەگەر ئێستاش ئەو ترامپ پێی وابوو چونکە بە درێژایی مێژوو ئینگلیس هەر هاوپەیمانی ئەمریکایە بووە کە ئینگلیس هات ئەوانی دیکەش دێن فەڕەنسەیە و ئاڵمانوانە ئەوە ڕووی نەدا ئەوە ڕووی نەدا بەداخەوە ئەوە ڕووی نەدا بۆ ڕووی نەدا مامۆستا بۆ هۆی وەیەوە کە نە ئەو وڵاتانە لەباری ئێکۆنۆمی و لەباری شەڕ و لەباری تێکەڵاویەوە وڵاتانی 25 ساڵ لەوەی پێشن نەک ئەوەی کە ترامپ دەبوو چاوێکی هێندە جوانە کابرا بە خۆی دەڵم قماربازم دەڵم بیزنیزمەنم یعنی تۆ چۆن دەتوانی متمانە بکەی بە کەسێک کە بە خۆی دەڵە بیزنیزمەن ئەم پێم وابێ سەرکردەکانی ئوروپایە لەوەیدا نوعێک عاقڵێتیان بەکارێناکە و دوای کابرایەکی بیزنیزمەن نەکەون ئەم خصلەت و خوو ڕەوشتی ترامپی یەکجار کابرایەکی خودشیفتەیە یعنی حیساب بۆ کەس ناکە دەی ئەم تۆ کابرایەکی وەکو تۆنی بلێری خۆ نەماوە بیخێتەوە سەر شوێنی خۆی دانیشە کابرایەکی زەعیفی لێیە بریتانیا کیرستامر ئەمە ئاوای لێ هات کە هەرکوتیان بەشداری ناکەین یەکێتی ئوروپایە کوتیان بەشداری ناکەین وڵاتانی دیکە نەهاتنە سەرخەت یابان نەهاتۆتە سەرخەت ئەمە لەو لاشەوە چین هەرچی ئەمریکا بیڵە ئەو مخالفە بۆیە ئەو یەک دەنجێ ئەو کۆ دەنجێ کە دەبێت بۆ لە ناوچووری ئێرانێ دروست بێ لە سەرتاسەری جیهان تا ئێستا دروست دەبووە لەوەیدا پێم وابێت دام و دەستگای ترامپی و خودی ترامپ هەڵەیەکی گەورەیان کرد پێش ئەوەی کە بچین بۆ ئەوە دەبوو ئەو ئیمکاناتیان دروست کردبایە ئەو بەستەرەیان دروست کردبایە کە لە دوا ڕۆژدا کاکە ئەوان حسابیوان نەکرد ئێران وڵاتێکی 90 میلیۆنیە کاکە نیوەی ئەو 90 میلیۆن ئێستاوە تا دەبینی بە سیجە و پاستاورە و جیهادی سازەندەجێ و جێیشە یعنی ئەمە دەبێت حسابی بۆ بکەی ئەوە نییە کە ئەتۆ لە زمانی ساڵی 1970 کەم بۆ خۆم لەوێ شایدێکی زۆر زوند و تەلەبە و لەگەڵ بوومەوانە ئەوە نەبوو کە لایەکی جێیشی ئێرانی هەر یەکجێت جێیشە بوو ئەوش پێیان دەکوت ئەرتەش لایەکی دژی شای بوو ئەفسەرەکان دژی شای بوون ئێستا ئێمە ئەو شناختەمان نییە چێ ئەو شناختەی دەدا بە ترامپی و بە دەستگاکانی هاتوچۆی ئۆرگانەکانی ئیسرائیل و ئەمریکا وەزارەتی جەنگ و ئیسرائیل و ئەمریکا و وەزارەتی دارایی ئەوانە ئەو جەماعەتن کە بەخۆیان دەڵێن شاپەرست ئەو جەماعەتن کە بخۆی کردێتە وارسی سەلتەنەت کوڕێکە بە درێژایی 45 ساڵان هیچی نەکردووە هەر خەریکی خۆشگوزەرانی و خەریکی ئەیش و نۆشی خۆی بووە و ئەمە ئەوە کافی نییە
بەداخەوە ئەوەی کە ئەمن دیتم ئەوە نەبوو کە دەستگایەکی گەورەی وەکو CIA وەکو دەستگای ئیستخباراتی مخابراتی ئەمریکایە ئاوازوو هەڵفریوێنن ئەوان پێیان کوت جەماعەتی ئیسرائیل کوتیان هەر ئەوەندە ئێمە دوو سەرکردە بکوژین خەڵک دێتە سەر جادەی و تێکانەوە دەپێچێت و تەواو دەبێت ئەمە ڕووی نەدا بەعەکسەوە کە خامنەیی کوژرا ئەو هەموو ئەکسەرشتە کوژرا ئێرانی کەفی کرد هەستی ئێرانی خۆشەویستی هاتەوە گۆڕێ ئەو جارەکانە بۆ بە شەڕی زەمانی سەدامی کە جمهوری ئیسلامی تازە کۆرپەیەک بوو پێدەگەیت بەڵام شەڕێکی ساز کرد بە نێوی شەڕی دوژمن ئێرانی دەوەیدا یەک و دوویان لێ نەکرد کوتیان میهەنمان لە خەتەردایە بۆیە لەم شەڕەشدا ئەویان کرد کە نەدەبوو بەرەو ئەوە چوبان نەدەبوو بەرەو شەڕی میهەنی چوبان ترامپ شەڕێکی ساز کرد کە عەتفی کۆمەڵانی خەڵکیە تەنانەت ئۆپۆزیسیۆنیشی عەتفی ئۆپۆزیسیۆنیشی ئەو ئۆپۆزیسیۆنە سێکۆلارە ئەو ئۆپۆزیسیۆنە لیبراڵە ئەو ئۆپۆزیسیۆنە دوور لە دەستگای کوڕیشای ئەمە هاتن کوتیان کاکە میهەن دە خەتەردایە و ئەوانە دژایەتی شەڕەکەیان کردووە تەنانەت جیناحی ئیسلاح تەڵەبی ناو جمهوری ئیسلامیش کە هەمیشە دایم معارەزە بوون ئەوانیش تعتیلیان کرد و دایاننا کە بابەت وڵات دە خەتەردایە وڵاتێکی 2500 ئەو دوورشمانان هێنا و عەتفی کۆمەڵانی خەڵکی ئوروپایە و ڕۆشنبیر و سێکۆلارەکانیشیان جوڵاند و ئەمریکا لە باری ناوخۆوە هیچ لایەن گرێکی نەبوو بەغەیرە چەند کەسێکی ڕەقاسە و مەقاسەی کوڕیشای نەبێت هیچ ئەوەی نەبوو هیچ ینی عەتفێکی نەبوو تەنانەت ئۆپۆزیسیۆنەکەی کە خودی خامنەی کۆماری ئیسلامی چەند ساڵ بوو دەزیندانەی کردبوون ئەشکەنجەی کردبوون بەری کردبوون لە هەموو چالاکێک حتا ئەوانیش نەهات نەگۆڕێکە بڵێن ئێمە عەتفێکمان هەیە بۆی کە بەڕاستی بە جمهوری ئیسلامی بڕوخێ بۆیە ئەو ئیمکانات و ئەو وەزعی کە دەبوو دروستی بکەیت ئەو بەستەرەی کە دەبوو دروستی بکەیت بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی بەڕێی من تا ئێستاش دروست نەبوو بەڵام دەبێت دروست کرێت کەواتە چۆن ئەوە کاری لەسەر دەکرێت و دەخوازم پرسیەوە کەم ئەوەی کە ئێسام قۆناغی تێدان ئاگربەستە دەکرێت بڵین ئاگربەستی ڕاستەقینەیە دەخوازن بگەنە ڕێکەوتن و سازانێک یاخود ئەوەی کە ئاگربەستێکە هەردوو لا بە جۆرێک لە جۆرەکان ماندوو بوون دەیانەوێت خۆیان پڕچە بکەن و خۆیان نوێ بکەنەوە و خۆیان ئامادە بکەن بۆ هێرشێکی دیکە بە تایبەت ئەمریکا و ئیسرائیل تا ئاستی هێرشی زەمینی و هاوکات پێتان وایە لە دەستپێکردنی جەنگەکەشەوە بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا وڵاتانی دی دێنە پاڵ ئەمریکایان بەم شێوازەیە ئێستا بەردەوامی دەبێت ئەم بڕێی من ئەگە بێرم لەبەر جەماعەتێک کە زۆریان پێخۆشە ئەمیش پێم خۆشە بەڕاستی کە زوو ئێران بڕوخێ بەڵام حقیقەتێک هەیە کە تا ئێستاشی لەگەڵ بێت ئەو مەشروعیەتەی کە دەبێت ئامادە بێت بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی ئەو مەشروعیەتە ئامادە نەبوو ئەو مەشروعیەتە نەتەنانەت ئامادە نەبووە چونکە پەرچەمداری ئەوەی مەشروعیەتەی کە کۆماری ئیسلامی بڕوخێنێ ئاغای ترامپی قومارباز و بیزنیسمەنە تا ڕادەیەکی زۆر عەتفی بەو لایدا کەوتو عەتف بەو لایدا کەوتۆ کە کۆماری ئیسلامی بمێنێت عەتف بەو لایدا کەوتۆ کە ئێمە لەگەڵ ئەوە تێکەڵ نابین تەنانەت مەسەرەن زۆرێک لە ڕۆشنبیرانی نخبەی ئێرانیش نەکەوتونە سەر ئەوەی کە بێن بڵێن ئەلحەق ئیسرائیلی وەختی وەیە کاتی وەیە کە کۆماری ئیسلامی بڕوخێت هەڵەیەکی زۆر گەورە لەلایەن مستەشارەکان و لەلایەن ئەدوایزەرەکانی دەستگای حکوومەتی ئەمریکایە ڕووی داوە کە نازام چۆنی کۆ دەکەنەوە ڕەنگە ئەگەر بەرنۆ شێوەیەک لە شێوەکان من هیوادارم وانە بێت بەڵام ئەگەر ڕاکێشی بۆ ئەوەی کە دەورەی ترامپ تەواو بێت ڕایکێشن بە وەزعی ڕەنگە دوای دەورەی ترامپی ئیمکانێکی دیکە دروست بێت بۆ ئەوەی کە لەلایەن سەرۆک کۆمارێکی دیکەوە لەلایەن دەستگایەکی
بەڕێوەبردننی ئەمریکاوە ئەو دەستگایە بتوانن کە ئەو مەشروعێتە پەیدا بکەن کە بەڵێ کاکە جمهوری ئیسلامی ئیتر خەتەرە بۆ دنیاە خۆ ئەو ئێستا شەروایە هەموو دەزانن بەڵام لە داخی ترامپی بەڕاستی نەیانە پێشێ ببوورە ڕادەگرم بەزەوە پرسیارێکی زۆر گرنگە لام دەخوازم لێدا بیکەم کەواتە ئەگەر خولی ترامپیش کۆتایی بێت ئەوە سەرۆکۆماری دوای ئەوە کار دەکرێت بۆ ئەوەی کە ڕژەمی ئێران یاخود بە جۆرێکی دیکە حتا ئەگەر جەنگەکەش کۆتایی بێتەوە لە ناو خۆدا ڕژەمی ئێران کۆتایی پێدە یعنی شتێک نامێنێت بە ناوی ڕژەمی ئێران درەنگ و زوو کەوتۆ کۆتایی پێدێت دقیقاً ئەوە هیچ شت و گومانی تێدانی ڕەنگە لە دەورانی ترامپیشدا بێت بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە کە دەبێ ئەو مەشروعیەتە لە جێگایەکەوە دروست بێت بەداخەوە ترامپ ئەو مۆرە دروستە نییە بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی بریا مەسەلەن مۆرەیەکی دروست بایە مۆرەیەک بایە کە هێندە دەفکری خۆیدانە بە ئێستا ترامپ بە هەموو قیمەتێک دەی هەوێ بچجارە پار و پێرار هەر دەفکرەوەیدا بوو کە نۆبێلی وەربگرێت کاکە تۆ سەر کۆماری گەورەترین دەوڵاتی دنیای کاکە تو نۆبێلت بۆ چیە ئەخ نۆبێل شیرین عیبادی نۆبەری وەرگرت تو هەر عیبیشە بۆ تۆ کاکە شیرین عیبادی کە خۆتان دروستان کرد هەمنە ڕۆکانە شتێکم دەخێندەوە لەسەر ئەو کابرایی کە پێش هاتنی لە سەردەمی عوسمانی دروستکردنی عێراق بە نێوی عەلی لەبلەبی لە بەغدایە ئێستا من دڵم کاکە ئەنوای عەلی لەبلەبیمانەیە هەموو عەلی لەبلەبیەکانیش ئەمریکا و ئێران و ئەو وڵاتانە بۆ خۆیان دروستیان کردو هەر لەو وڵاتەی خۆمان کە ئێستا کوونی من و تۆ دانیشتوین هەر لەو باشوورێ ئەنوای عەلی لەبلەبیمانەیە جا بۆیە ئەمن دەڵێم تۆ مۆرەیەکی دروست نەبوو بۆ ئەو کارەی وڵاتێکی 90 میلیۆنی بە قەولی خۆیان 2500 ساڵە وڵاتە ئەتۆ بێنی بە ترامپی بیڕوخێنی خراپ بوو کاکە وڵاتان بە تانک و موشک و لە حەوایڕان لە عاسمانەوە ناڕوخێن ئەتۆ زەمانی شای هەر ئەوەندە کۆمەڵانی خەڵک لە مەیدانی شایات هاتنە سەر عەرز هاتنە سەر جادە و مزاهرەیان کرد بەرەو سەعداباد ڕۆیشتن بە مزاهرە ئەی هەندەی نەبر شار ڕۆیشت و هەڵات ئەمە حەقیقەتێکە بەڵام ئێستا ئەو شەڕە ماڵوێرانکەر دەبێت درێژە دەچێشێت ئەوە 2 مانگی تێپەڕ کرد دەبێت 2 ساڵی دیکە ئەوجار ئەمە هەر ئەو میلەتە بەدبەختە نە نانی هەیە نە ئاوی هەیە نە ئینترنێتی هەیە نە کارەبای هەیە ئەمە ماڵوێرانکەرە 90 میلیۆن نەفەر گاڵتەی پێناکرێ کاکە تۆ ئیحساسی مەسئولێتی بۆ نەکەی کە ئەو 90 میلیۆنە ئیسراحەتی دەوێ خەوی دەوێ خۆراکی دەوێ ئیمکاناتی ئینترنێتی دەوێت ئەتوانێت هەوو لە بەرچاو نەگرتووە عاشق و شیفتەی خودی خۆتی ئاغای ترامپ ئەتۆ 4-5 دانە ئەتۆ مەسەن چاولێکە مەسەن ساڵانی 60 لە زمانی کسینجێر و ئەو جوورە خەڵکانە ڕامسفێڵد ئەو دواتر و دیک چینی ئەوانە چاولێکە ئەوانە چەند زوبدە بوون چەند خوبرە بوون چەند ئەوە بوون بە تەجروبە بوون ئێستا چاولێکە سڵاواقەی خۆیەتی کوڕێکی جوانی سوزان ئەمانە دنیاکە گۆڕاوە سیاسەت هاتۆتە ناو مۆبایل فۆن و هاتۆتە ناو پلەیستەیشن و ئەوانە بۆیە ئەمن بەداخەوە دەڵێم ئەو مەجموعە کۆمەڵە و ئەبزارە کەرەسەیە کە دەبێ کۆبێتەوە و جمهوری ئیسلامی بڕوخێنێ و بە یەکجایی لە نایبەڕە تا ئێستا ئامادە دەبوو باشە بەنامەیەکی حزبی دیموکرات و کۆمەڵی زەحمەتکێشان هەیە پێکەوە بینەری دەبین لەسەر ئەو هێرشانی کە دەکرێتە سەریان و باس لەوە دەکەن کە ئیدی بێدەنگ نابن وەڵامی چەکداریان دەبێت دواتر بە گفتوگۆکانمان بەردەوام دەوێت لەگەڵتان. بەرپرسی ناوەندی هێزی پێشمەرگەی کوردستانی حزبی دیموکرات لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەوان چیتر داواکاریەکان بۆ ڕاگرتنی چالێکی سەربازیەکان دژی ئێران لە بەرچاو ناگرن و هاوکات کۆمەڵەی زەحمەتکێشانیش ڕای دەگەێنێت هیچ چارەیەکمان نییە جگە لە بەرگریکردن لە خۆمە. کاوە بەهرامی بەرپرسی ناوەندی هێزی پێشمەرگەی کوردستانی حزبی دیموکرات لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەوان چیتر داواکاریەکان بۆ ڕاگرتنی چالێکی سەربازیەکان دژی ئێران لە بەرچاو ناگرن. کاوە بەهرامی ئاماژەی بەوە کرد حزبی دیموکرات هەرگیز بەشێک نەبووە لە ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران بەڵام بەهۆی بەردەوامی هێرشەکانی تارن بۆ سەر بنکە و بارەگەکانیان چیتر ئەو پەلامارانە قبول ناکەن و لە کات و ساتێکی گونجاود بە توندترین شێوە بەرپرسیان دەدەنەوە. بە وتەی بەهرامی خەباتیەوان بۆ بەدەستێنانی مافە نەتەوەیەکانی گەلی کوردە و
ئەم دۆزەش جیاوازە لە کێشەکانی تاران لەگەڵ واشنگتن هەر بۆیە بۆ بەرپرسدانەوەی هێرشەکان هەموو بژاردەکان و لە سەروی هەمویانەوە بژاردەی چالاکی و خەباتی پێشمەرگایەتی لە پێش بەرپرسی ناوەندی هێزی پێشمەرگا وەشی خسەر و کاوان پێشتر وەک ڕێزێک بۆ داواکاریەکانی بەرپرسانی عێراق و بە مەرجی پابەندبوونی ئێران چالاکیەکانی خۆیان سنووردار کردبوو بەڵام بەهۆی ئەوەی تاران هەموو بەڵێن و ڕێکەوتنەکانی خستۆتە ژێرپێ ئەوانیش ناتوانن چیتر وەڵامی ئەرێنی بۆ داواکاری ڕاگرنی چالاکیەکانیان هەبێت و لەمە دووە بە پێی بەرنامەی خۆیان درێژە بە کارەکانیان دەدەن هەر لەو چوارچێوێدا ئەمجد پەناهی سەرکردەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان هەڵوێستی حیزبەکەی لەبارەی پێشاتە سەربازەکان ڕاگەیاند و جەختی کردەوە کە ڕێککەوتنەکانی یاگربەز ئەوان ناگرێتەوە ئەمجد پەناهی ئاماژەی بۆ کرد کە کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لە هێرشەکانی و ڕایگەیان ساڵانێکە کۆماری ئیسلامی بە هەر بیانوویەک بێت هێرش دەکاتە سەرمان لە ئێستاشدا زیاتر لە هەر کاتێکی تر هێرشەکانی دژی ئێمە تونتر کردوێتەوە پەناهی وێ ڕای جەختکردنەوە لە مافی بەرگریکردن وتی هیچ چارەیەکمان نەماوە جگەل لە پاراستنی خۆمان هەروەها داواشی لەسەر جەم تێکۆشەرانی کوردستان کرد کە لە بەرامبەر ئەم هێرشانە بێدەنگ نەبن و هەڵوێستێکی یەکگرتویان بۆ ڕوبەڕوونەوەی فشارەکانی کۆماری ئیسلامی هەبێت بەڵێ بەردەوام دەبین لەگەڵتان مامۆستا دەخوازم پرسی هێرشەکانی سەر هەرێمی کوردستان کە سەر ڕای ئاگرهەر بەسەیە دەبینی هێرشەکان لەسەر هەرێم چڕتر دەبێتەوە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ماوەکانی ڕابردوودا 6 شەهیدی لێ دەکەوێتەوانێ بۆچی سەر ڕای ئاگربەس هێشتا هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان و بەتایبەت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامی هەیە لە کاتێکدا هەمووی بە فەرمی ڕایگەاندووە کە نامن بە بەشێک لەو جەنگا و ئەمە شەڕی سەرمایەداری وەک خۆت وتت ترەمپ بازرگانی دەکا و بازرگانێکە و ئێرانیش هێزێکی کۆنەپەرستە دەوێت دەسەڵاتەکەی بڵێت یەکجار ڕاستە ئەو کێشەیە کە جەنابەت باسی دەکەی و ئەوەی کە یەک زەلام یەک پێشمەرگە لە هێزەکانی کوردی ڕۆژهەڵات تا ئێستا هیچی نەکردووە دانیشتووە زۆر وەکو منداڵێکی عاقڵ بە قسەی دایک و بابی خۆی دەکا لەوێ دانیشتووە هیچ حرەکەتێکی ئەسکەریان نەکردووە ئەی بوو ئەوە دەکە ئەمە دوو لایەنی هەیە دوو لایەن کە دەبێت یەک جارێ ئەوەی کە کۆماری ئیسلامی زۆری بەدڵە هێزەکانی کوردی ئێران ئاوە کوری چاک بن لە ئەمرو نەهیاندا بن دوو ئەوی دیکە دێتەوە لای خۆمان باشە تۆ سیاسەتێکت بەسەردا دەسەپێت جا یەکێتێ پارتیە هەر کەسە دەڵێت تۆ بێدەنگ بە ئەتۆ بۆ قبولی دەکەی ئەتۆ بۆ دەیکەی دێرەدا ئەمن هەیقەتێک هەیە کە لە ڕۆژی ئەوەڵی ئەو شەڕێوە چەندین ئەوە هات ئەشعەیە کات کە بەڵێ ئەمریکا پێی خۆشە کوردەکان پسنەوە و کوردەکان تێکەڵبوونانە زۆر زوو خامۆش بووەوە زۆر زوو هەر بەمەسلەوە کە یەکێتی کوتی دانیشن پارتی کوتی دانیشن ئەوان بە ئەردو ئەدەب دانیشتن ئەمە بۆ وایە بۆەوەی کە تا ڕادەیەکی زۆر لە ڕابردووی ئەم 40 ساڵی ڕابردوودا ئەوانە سەروەری و ئیستقلال و کەسایەتی خۆیان لە دەستداوە یعنی زۆر ڕاحەت مەسئولێکی پاراستن مەسئولێکی زانیاری مەسئولێکی ئاسایش بێ بڵە کاکە ئەوە مەکەن نایکن ئەمە خراپە ئەمە ئەم ئیستقلالەیە کە لە زمانی دکتور جەعفەری شەفیعی و دکتور قاسملووی و کاک فوادی ئەو هێزانە هەیان بوو ئێستانیانە تۆر بزانە لە جیاتی مەسەرەن ئەو کەسایەتە گەورانە ئەو کەسایەتە گەورانەی کە ساڵانی پەنجاکان و شێستەکان و هەفتاکان لە ناو ساحەی خەباتی کوردی ئێرانێ بوون ئێستا چێ هاتوو ئێستا چی لێیە ئەمن هیچ ئیهانەیەک ناکەم بەو کەسایەتیانەی کە ئەوڕۆ لە ساحەی سیاسەتی کوردیدان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام هەیقەت ئەوەیە کە کامڵ نین هەیقەت ئەوەیە کە ناتوانن ئەو بربەرەکانیە مەسەلەن یەکی وەکو مەسەلەن وەکو کاک فوادی لەگەڵ مام جەلالی دەیکردایە چۆکو دوکتۆر قاسملووی لەگەڵ مام جەلالی دەکرد ئەوانە نەدەخۆیان ڕادەبینن نە بۆشیان دەکرێت چونکە ئەوەندە لە باری مادێوە لە باری ئیمکاناتەوە چوونە بەر دەرگای و لە دەرگایان داوە کە ئیتر ئێستا لە ڕوویان هەڵنایە کە مەسەلەن بێن بڵێن وڵا کاکە ئێمە ئەوە دەکەین ئێمە ئەوەین ئێمە جوابتان نادەینەوە جوابدان نەدانەوە نییە بەڕاستی لەلایەن بۆیە من دەڵێم کە ئەوانە بەشێکی زۆری کە ئەوەیان بەسەر هاتۆ بەشێک ڕاستە ئەمریکایە بریاردەدا ئەمریکایەکە هێرش دەکا ئەمریکایەکە ئەمر دەکا بەڵام بەشێکیشی خۆمانین ئیرادەیەک دەبێ هەبێت
من چەندین جار دیومە کە مەسەن قەدیم زۆر شت بەسەرماندا دەستەپا بەڵام ئیرادەیە کە بری کون نەعە ئەم ئیرادەیەم نەدیوە من مەسەلەن بە تۆ دەڵم مەچۆوە خەباتی چەکداری مەکە بۆ ئاوە بەبێ یەک و دوو قبوڵی دەکەی وەرە بێ بە ئەو پرسەی بەرە ناو کۆمەڵانی خەڵک کاکە ئەمن دەمەوێت بێم شارەکانم بپارێزم ئەمن دەمەوێت بێم خەڵک بپارێزم ئەوە ناهێڵن ئێوە دەڵەن چی ئەمە ئەومان نەکردووە و ئەو ئیرادێشمان تا ئێستا لە خۆمان نیشان نەداوە کە بچین و ئەمرێکی واقع بەسەر ئەمرێکی واقعیاندا ئەمن مطمئینم ئەگەر لە ڕۆژی ئەوڵەوە ئەم هێزانەی کوردی ئێرانێ یەکگرتووبان کە ئێستاژ نین ئەوە بەوە نییە کە وایان دروست کردو چی پێ دەڵێنەوە هاوپەیمانە ئەوە لەسەر کاغەزە بەڵام ئەگەر ئەوانە بتوانن بەڕاستی بە معنای واقعی هێزی پێشمەرگەی یەکگرتوو دروستکەن سپایەکی یەکگرتوو دروستکەن و پێکەوە بە دڵ و بە گیان پێکەوە بن مطمئینەن کاری گەورەیان پێ دەکرێت مطمئینەن کاری گەورە دەکەن بۆ چونکە ئەو دەم تۆ دەتوانی لە دوژمن نەڵێ نیگەرانی دوژمنی یا دەنگی ناڕەسەنی ناوخۆ نەبی دەنگی ناڕەسەنی ناوخۆ کە ستۆپت پێ دەکا زۆر گرینگە تۆ ئەگە ئەوەت نەبوو دەتوانی زۆر کار بکەی کەواتە مامۆستا ئەو بڕیاری کە داویانە بۆ ئەوەی کە کاری چالاکی سەربازی دەست پێ دەکەنەوانێ پێت وایە هیچ گۆڕانکاریەک لە هاوکێشە سیاسەکە تا دروست بکات بە تایبەتەوەی کە شەڕ بچێتەوە نێو خۆی ئێران بە دڵنیایی ئەوەش بەرنامە و پلانێکی زۆر تۆکمە و بیر لێکراوەی دەوێت هەر ئەوانیە مەسەن مەفرزەیەک باس پێم بچێتە خەڵازێ بچێتەوە خۆی بە سەردەشتەدا کەشتی وانە هەمووی شەید دەبن دەبێ ئەتوو بۆ ئەوەی پرۆگرامێک بەرنامەیەک پلانێکی یەکجار تۆکمە یەکجار یەکگرتوو دابنی و ئیمکاناتەکەی بۆ فەرهام بکەی کاکە تۆ داوەتێک دەکەی لە پێش 2 ڕۆژ پێشتر ئیمکاناتی ئەو داوەتەی دروست دەکەی یا تو مەسەن دەتێ بسن لەگەڵ عەشیرەتێک شەڕە بکەی 2-3 ڕۆژ مانجێک پێشتر ئیمکاناتی هەموو زاویە و جوانیبی دەنەزەر دەگری کە لێوەدا چم لێ دێ لێوەدا چۆن دەبێ لێوەدا چۆن سەردەکەوم ئەتۆ دەبێ پلانت هەبێ ئەوانە با هێندە میزەڵانی فکر نەکەنەوە بە میزەڵانی فریوی خەڵک بدەن فەرماندە فڵاون و فەرماندە ناوانە فەرماندە نین با پێت بڵم فەرماندە نین فەرماندە دەبێ بزانێ کە فەرماندەیە تۆ تێبگا کە فەرماندەیە فەرماندە بەوەی نابێت کە تۆ پێشمەرگەیەکی قەدیمی و ڕەخت و کەڵشکەفێکت دەبەستی و تەماچەیەک لە کەلەکە دەبەستی وەڵاوە فەرماندە فڵان کەسە فەرماندە فڵان کەس ئەوە دروست نابێت فەرماندە کەسە بە تەدریب و بە ئازمون و بە ئەوە دروست دەبێت و بە بڕیار دروست دەبێت و بە ئیرادە دروست دەبێت ئەو ئیرادەیە ئەمن لە ناو کوردەکانی ئێراندا نابینم بەڕاستی تا ئێستا زۆر باشە لەو چوارچێوەدا باشووری کوردستان چۆن دەتوانێت بێتە پاڵپشت لە هەموو ڕووەکانیوانێ لە ئاستی گەل و سیاسیش و حزبە سیاسیەکانیش ئەو چەمکە دێ بە فەرامۆشکی کاکە کاروانجان باشووری کوردستان بە هیچ شێوەیەک ئەم دەورەیە کە ئەو وەزعی کە من دەبینم یەکسەر بە ئێران و یەکسەر بە تورکیا و یەکسەر بە نازانم چۆ یەکسەر ئەبەوە ئیمکانی نییە ئەوان نایکن ئەوان دڵن ئێمە 6 میلیۆن خەڵکی خۆمانمانەیە بەرپرسین بۆ تەماتەی بۆ شووتی بۆچی بۆ کارەبا بۆ ئەمە و 6 میلیۆنە دەپارێزی سیاسەتێکی ڕاستە یاخود غەڵەت بە دڵنیایی غەڵەت بە یاڕادمە نەتەوەیی نییە ئێمە ئەو هەموو بانگەشەی خەباتی نەتەوەیی دەکەین لەکوێ خەباتی نەتەوەیی تئۆریز دەکراوە لەکوێ خەباتی نەتەوەیی هاتۆتە سەر کاغەز لەکوێ خەباتی نەتەوەیی هاتۆ بەکردەوە بە کۆمەڵانی خەڵک کوتراوە لەکوێ پێم بڵە بزان ئەم خەباتی نەتەوەیە ئەمن دڵنیام نییە و خۆشمان فریو نەدەین خۆمان فریو نەدەین کاکە کاروانجان وەرە بڵە کاکە ئەمن پاکستانم جیرانە باشتر دەبێت بڵە کاکە ئەمن مەسا ئازەربایجانم جیرانە ئەم کوردیە و یەکە نایخوا ئەو ڕۆکانە دۆلارە و ڕەوابیتی وڵاتانە دەیخوا کاکە ئەوە یەک دانە دەعوەتی تاران بە 1000 یەکەی تۆ ناگۆڕێتەوە و دیتیشمان دەست بەجێ فەرماندەیەک دەمرێ ڕیز دەبن دەسم بۆ تارانێ بۆ تازیە ئەی باشە تۆ دەڵی کوڕی خۆمە کچی خۆمە لاوی خۆمە شەهید بۆ لێرە بۆ ناهێڵی لێرە لە مزگەوتێکی خەڵکی سلەیمانی تازیەی بۆ دابدرێت خۆ من ئەوەی کە ئەو چەند ڕۆژە لەسەر شەهید بوونی خەزاڵ ڕوویدا خۆ من ئەسڵەن لەگەڵەوەی نیم کە
خەتاکە بخێەوە سەر خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی هیچ نەماوە بەڵام ڕێک ئەوە پرسی منە ئەوە ئیرادەی گەل بوو بڕیاری گەل بوو یانەوە سەپێنراوە بەسەر گەلدا بە دڵنیایی سەپێنراوە بە دڵنیایی بەڵام بلیاری گەر ئەوەیە کە ئەمن دەزانم ئەمنەوە 45 ساڵە بەنێوتاندام ئەمنەوە 20 ساڵە ماڵم لێرەیە یعنی ئەمە هیچ گونە خەتایەک لە خەڵکی سلەیمانی و لە خەڵکی باشووری کوردستان شک نابم کە بچم پێیان بڵم و ئەگەر شکبەرم بەڕاستی دەم پێیان دڵم ئەلێرە پێیان دڵم خەڵکی سلێمانی غەڵەتتان کردواتان کردوە بەڵام ئەخت چیان پێ بڵم کاتێک برینەکە لە خۆمە کاتێک تفی سەر بەرەو ژوورە کاکە ئێمە هەڵەمان کرد تۆ حیزبێکی سیاسی 50 ساڵە لێرە لە باشوور دەتحایەنەوە ئەی باشە خێرە مەسەن 4 کۆنتاکتی دروست و حسابی نێ بۆ وەختی چیاوە خێرە مەسەن تۆ ناتوانی لە چ کام نوقتەوە واردوی لاشەیەکی تەرمێکی کە خێنی لێ دەسۆڕێ لە بیزلاوە بەسەر دەسەد داماوەتەوە جارە بەڕێی من پێش هەموو شتێک ئەتۆ دەبوو ئەو کۆنتاکتە ڕاستە بدۆزێەوە کە بە سورعەت بە سەریعی ئەم کچە بچن خوێن ڕێژەکەی لێ بگرن ئەمە خەستەخانەی بەخشین نەبووی دیتەوە وازی دەبێنە کاکە بەخشین لەگەڵ تۆ نییە بەخشین نە لەباری ئیدۆلۆژیەوە نە لەباری بیر و باوەڕەوە نە لەباری پرۆکسیبوونەوە ئەوانە پرۆکسین کاکە ئەوانە هەمویان سەر بە جێگایەکرد ئەتۆ بۆ دەچی بۆ ئەوەی کە سوور دەزانی خەستەخانەی بەخشین سەر بە کوێ ئیکام حیزبە بەڵام تۆ دەچی لە بڕی دەپارڕێەوە ئەو زەر نا پاڕانەوەکە بۆ پێی کتوی مەیە تەوامەیە ئەتو بۆ دەچی شەڕە چەقەی لەگەڵ دەکەی 19 دقە بە حیسابی خودی قسەکەرەکەی خۆیان هاتوێتە لە بەردەرکی خەستەخانەی کچە لەوێ دەسارەیەکیدایە ئەوە خێنی لێ دەچۆڕێت ئەی بابە ئەو کچە هەمووی کێشی 50 کیلۆ نابێت 40 کیلۆ نابێت کچێکی زەعیف بوو بەڕاستی ئەوە دەشی بینن لە فیلمەکاندا ئەی باشە تۆ ئەمە چەندی خوێن لەشیدایە کە تۆ 18 دقە لەبەر ئەتۆ لە سووداشەوە هاتووی ئەوە 40 دقە 18 دقەش لەوێت شەڕە چەقەی دەکەی ئەمە خراپ بوو ئەوە خراپ بوو دەبوو ئەتۆ ئەو کۆنتاکتانە تەبەیە ئێستا دڵنیام نامەوێ ناوی بێنم بەڵام دڵنیام مەسەڵەن حیزبێکی دیکەی کۆمەڵە بە شاخێکی دیکەی کۆمەڵە کۆنتاکتی ئەوەندەی هەبوو کە لە ئەنوەر شێخە لە کاک فاڕوقی لەوانە فەوری پێشمەرگەکە نەخۆشەکە بریندارەکە بەرنین ئاش و فەوری پێشی خێنی بگرنوانە بەڵام تۆ بۆ چێوێ پێم بڵە بۆ چێوێ ئەمە نیشانەی ئەوەیە کە تۆ ئەو تەجروبەیە ئەو کامڵبوونەت لە ناو خەڵکی سلێمانی نییە ئەی دوایە گوناحە تۆ گوناحە تۆ بیخەیە خەتای خەڵکی سلێمانی هەستە ڕاستە منەوتان لێ قبول دەکەم کۆمەڵێک خەڵکی هەلپەرست کۆمەڵێک خەڵکی دۆڕاو کۆمەڵێک سیاسی کۆن ویستیان لەو ئاوە لێڵا ماسێک بگرن و تۆزێک دیسانەکانە خۆیان مەترەحکەنەوە ئەوە هەیە لە هەموو جێگایەکی نابێت تۆ ئیجازە بدەیت کاکە من کێشەم هەبوو لە پێرێکانەوە کە بزانم ئەو مەرکەزیەتە لەکوێیە کاکە وەڵڵا هەرچەند هەمووشان دۆست من هەمووشان ڕەفیق من بەڵام ئەوان دەیان کوت کاکە ئێمە حیزبەکەین با خۆمان تێکەڵ نەکەین کاکە تۆ دەبێت بێی خاوەنی قەزیەکە ئەتۆی خاوەنی قەزیەکە فڵان ڕۆژشەمبیر و فڵان ڕۆژنامەنووس نییە ئەتۆ دەبین حەزی بە ئەو ڕۆژنامەنووسەی کە ئەگەر دەیهەوێ لەگەڵ تۆ بێ ئاوا بکە و ئاوا بکە ئاوا بکە ئەمە ئەوان هەڵە بوو بەڕاستی من لێرەوە گلیان لێ دەکەم دەبوو خەڵکی کامڵتریان لەگەڵ بایە جارێ هەر زۆربەی ئەوانەی کە ڕەفیقی من بوون قەدیم وە سەرکردە بوون هەر دیار نەبوون ئەوی دیکە ئەو هەموو ئینشقاقە ئاوان لێ دەکایدی ئەبێ تۆ پار و پیرانی ئینشقاقت کرد و دوو پێشمەرگە شەهید بوو لە زەرجۆز لەسەر ئینشقاق نە لەسەر درۆن ئەمە لە نێوان کۆمەڵی زەحمەتکێشان و کۆمەڵی شۆڕژگەردا ڕوویدا هەمووتان لەبیرتانە ئەمە هەڵەیەکی یەکجار گەورە بوو کە ئەتۆ لەسەر هیچ چوخۆ ئانە من دوای 10 ساڵان بێم بزانم شەڕی پێرارەکانی دوو کۆمەڵەکان لەسەر چی بوو وەڵڵاه نایزانم ئەمن کە تێکەڵاوم لەگەڵیان ئەمن کە متابعم لەگەڵیان بەڵام ئەمن نایزانم لەسەر چی بوو لەسەر پۆست بوو لەسەر مهمات بوو لەسەر خەزانە بوو لەسەر چی بوو نەزم لە هیچ خۆڕای ئەتۆ حیزبەکە دیسان کردەوە دوولەت و ئەو دوو پێشمەرگەش دەوێدا دایکەکانیان جگەر سوتاو کران و شەهید بوون ئەمن ئەوانە هەمووی بە خەتای خۆمان دادنێم ئەم خەتایانە لەمە ڕووی داوە بەڵام ئەوە بەو معنای نییە ئەمن خەتای خۆم ڕۆنی
خۆم لەسەری خەڵکێکی شۆڕژگێر و فیداکار و بەڕابردوویەکی پاکی خەڵکی سلێمانیەوە بنووسێنم. نەخێر خەڵکی سلێمانی هیچ قسوورێکی نەوە. خەڵکی سلێمانی ئەگەر ئەمە زانی بامان چۆن ئەو برینداری دەینە سلێمانی، زانی بامان چۆن پێشی مەرگەکەی دەگرین، یا شەید بێ بەڵام ئەو کارانەمان کردێت، خەڵکی سلێمانی بە هەزاران دەهاتنە سەر جادەی سالم و بەشداریشان لەگەڵ دەکردین، بەڵام ئەوە خەتای خۆمان بوو. زۆر باش. کاتێکی کەممان ماوە راپۆرتێکمان هەیە لەسەر دۆخی دانوستانەکانی ئێران کە زانیاریەکان باز لەوە دەکەن ئەوانیش کەر دەبن پێکەوە بینەی لەو راپۆرتە دەبین و دواتر و کاتەکەمی کەماوەتەوە لەسەر پرسە گفتوگۆ دەکەین. سەرەڕای بەردەوامی هەوڵە دیبلۆماسیەکان بۆ ڕێکەوتنی یەکجاری و کۆتایی هێنان بە شەڕ، بەڵام راپۆرتە ڕۆژنامەوانیەکان ئاماژە بە پەرەسەندنی زیاتری ناکۆکیەکان دەدەن و پێیان وایە ئەگەرەکانی دەستپێکردنەوەی شەڕ زیاترن نەک ڕێکەوتن. لەو بارەیەوە ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی پەردە لەسەر هەماهەنگێکی سەربازی چڕی نێوان ئەمریکا و ئیسرائیللا دەبات و بە گوێرەی زانیاریەکان هەردوو لا خۆیان بۆ ئەگەرێکی کتوپڕ و هێرشی لە ناکاو بۆ سەر ئێران ئامادە دەکەن، بە جۆرێک کە ئەم جارە وەڵامەکان زۆر لەوە تونتر دەبن کە چاوەڕوان دەکرێت. ڕۆژنامەکە ئاشکرای کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەی لووتکەی سەربازی بەڕێوە چووە. ئەدمیرال فەرماندەیی ناوەندی ئەمریکا سینکتۆم کە بەرپرسە لە ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەلئەبیب بووە و لەگەڵ بەرپرسانی باڵای سوپای ئیسرائیل نەخشەی ڕوبەڕووبوونەوەی داهاتووی کێشاوە. بەرپرسێکی باڵای سەربازی ئیسرائیل ئاماژەی بەوە کردووە لە نێو لیستی ئامانجەکانی داهاتوویان دامەزراوەکانی وزە و ژێرخانە هەستیارەکانی ئێرانی تێدایە. ئەوەش وەک پەیامێکی ڕاشکاو بۆ تاران کە هەر هەڵەیەکی کوشتە باجەکەی لە دەستدانی سەرچاوە ئابوووریەکان دەبێت. بەرپرسە ئیسرائیلەکە وتوویەتی ئێمە و ئەمریکیەکان بە تەواوی ئامادەین، ئەگەر ناچار بین شەڕدەست پێ بکەینەوە دەزانین چی دەکەین، ئەو گورزەی دەیوەشێنین زۆر بەژان دەبێت و زیانی گەورە و قەرەبوونەکراو بە ئێران دەگەیەنێت. دەستگای هەواڵگیری سەربازی ئیسرائیل ئەمان سات بە سات چاودێری جوڵەکانی ناوخۆی ئێران دەکات تاوەکو ڕێگری بکەن لە هەر سوپرایزێکی سەربازی کە ڕەنگە هاوسەنگیەکان تێک بدات. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی رووسیا ڕایگەیان کە پێدەچێت ئەمریکا و ئیسرائیل دانوستانەکانی ئاشتی لە ئیسلام ئاباد وەک بەرپۆشێکی دیبلۆماسی سوود لێوەربگرن بۆ خۆ ئامادەکردن بۆ هەر هێرشێکی زەمینی بەرفراوان بۆ سەر خاکی ئێران. رووسیا ئاماژەی بە هەنگاوەکانی ئەم دوایی پنداگۆن کردووە و بانگەشەی ئەوە دەکات کە سەرڕای دروشمە ئاشتی خوازەکانی سوپای ئەمریکا بەردەوامە لە هێنانی ژمارەیەکی بێوێنەی سەرباز و کەرەستەی قورس بۆ ناوچەکە. ئەم جموجوڵە سەربازیانە نیشانەی ئەوەن کە ناوچەکە لە بەردەم وەچەرخانێکی مەترسیدایە و دیبلۆماسیەت لە ژێر سێبەری فڕۆکە جەنگیەکاندا هەوڵیمانەوە دەدات. هەرچیشت تایبەتە بە نێوخۆی ئێران، زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن لە ئێستادا پەردبوونی زیاتر هەیە لە نێوان لیژنەی دانوستاندکاری ئێران و دەسەڵاتی سەربازی سوپای پاسداران لەبارەی ئیدارەدانی دۆخەکە. بە جۆرێک سوپای پاسداران بە هیچ جۆرێک ناچێتە ژێرباری ئەو بڕیارانەی کە لە ئەندامانی شاندەکەوە بڵاو دەکرێنەوە و بە تایبەت عەباس عێراقچی وەزیری دەرەوە. بە جۆرێک ئاژانسی تەسنیمی ئێرانی بڵاوی کردەوە جارێکی تر تێپەڕبوون بە گەروی هورمز وەک پێشجەنگ نابێت و دەژڵێت تویتەکەی عەباس عێراقچی لەبارەی کردنەوەی گەروی هورمزەوە هەڵە بووە، بۆیە دەژڵێت تویتی هەڵە و وەهمەکانی سەرۆکی ئەمریکا هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. هەرچیش تایبەتە بە دۆخی کورد لە ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ وتەبێژی پژاک دەڵێت نابێت هەموو شتێک لە دوانەی شەڕیان سازانی نێوان جلهێزەکانی جیهان و ڕژێمی ئێران کورد بکرێتەوە. کۆمەڵگە و ڕێخستە شۆڕژگێڕە پێشەنگەکانی کۆمەڵگە دەتوانن سەراپای دیمەنەکە بگۆڕن. ڕێوار ئاودانا وتیشی ئەکتەری سیاسی و هێزی سێم هەن کۆمەڵگە و ڕێخستە شۆڕژگێڕە پێشەنگەکانی کۆمەڵگە بە هیزری سربەخۆ و ئیرادەی ئازادی خۆیان دەتوانن لە ساتێکی یەکلاکەرەوەدا بێنە گۆڕەپانەکەوە و سەراپای دیمەنەکە بگۆڕن. وەڵام سەڕێک دەبێت لەسەر ئەو قسەی ئاخیر پرسیارکەمەوەی بەڕێز خرەبار ئاودانان و تەبێژی پارتی ژیانی ئازاد بژە کە دەڵێت دەکرێت لە کاژمێری سفردا شتەکان هەمووی پێچوانە بێتەوە مێزەکە بگەڕێتوانێت دەکرێت شتیوا ڕوودات یاخود کورد لەو کاتەدا توانا و هێزی چیە بۆ بابەتان سەردەمەکە ئەو کێشەیە وای لێ هاتووە کە بەڵێ ڕاستە من پێم وابێت کە لە هەموو چرکەیەکدا دەتوانێت شتی تازە بقەومێ لە هەموو چرکەیەکدا دەکرێت مەسەرەن درمن ڕوانە بەیانی مەسەلەن بە موعامرەیەک بە شتێک ترامپ بمرێ بکوژێت خۆت کێنێدی چۆن کوژە لەسەر شەڕی ڤێتنام ئەمە دەکرێت کە ئەتۆ لە هەموو چرکەیەکدا فیلمەکە بێتە فیلمێکی دیکە بەڵام ئەوەی کە ئەمن زۆرتر تەرکیزی دەکەمە سەر ئەو ئیرادەی کۆمەڵانی خەڵکی ئێرانە
ئەم ئیرادێ بەڕێی من تا ئێستا دروست نەبووە بەهۆی چەندین فاکتەرەوە. چەند فاکتەر ئەو ئیرادەیان تێکدا. یەک لە هەرە فاکتەرە گرنگەکان ئەو ئۆپۆزیسیۆنە باڵغە ناکامڵەیە کە دروستیان کردو کۆمەڵێک کۆنە لیبراڵ و کۆمەڵێک خەڵکیوانە بەداخەوە چەند سەرکردەیەکی کوردیش تێکەڵیان بوون. ئەمە زەربەیەکی گەورەی لە جوڵانەوە و لە ئەو حرەکەتەی خەڵکانی ئێرانەدا کە خۆمان لە کۆڵ ئەو ڕێژیمە بکەینەوە. دوو ئەوەی کە مەسەلە خۆی عمدە کردوێتەوە ئێستا کوڕەکەی حەمە ڕەزا شایپالەوێ. ئەمە کابرایە کە ئەسڵ مناسب نییە بۆ کارە هیچ کابرایەکی تۆ 50 ساڵە بۆ خۆت دەیگوزەرێنی و خەریکی عیش و نۆشی خۆتی و ئەو هەموو پارێزە بەلاحەت پێ بووە نەتوانیوە بێ خۆت پێ بگەێنی نەتوانیوە مەسەڵەن شتێک بکەی نەتوانیوە چوار گەنجی ئەم میلەتە بەدبەختی پێ بگەێنی لە جێگایەکی توار بۆ خۆت خەریکیەوەی بووی. جارێ ژنێکت تێناوە هەر عیبە بۆ ئێران هەر عیبە بۆ ئێران ئەوە خانم یەکەمیان بێ هەر عیبە کچۆڵەیەکی سەیر و عەجایب قسە نازانێ بکە جنێوان دەدا نازانێ ئێران فرە میلەتە نازانێ ئێران 4-5 میلەتی دیکەی تێدایە تۆ چۆن جنێوان دەدەی دادەجانە تۆ چۆن جنێوان دەدەی. ئەمانە هەموو بوونە باعیسی ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی واقعی لە ئێرانێ دروست نەبێ یا ئەو ئۆپۆزیسیۆنێک کە هەشێتی سووک بێ سووک بۆ سووک. دوو ئەوەی کە کۆمەڵە خەڵکی دیکە هەیە کە من نازانم حسابیان بۆ ناکەم چونکە وەرەقیان سوتاوە مثل وەکو مجاهیدین هەر لە خەباتی ئازادکردنی عێراقەوە وەرەقیان سوتا لەلایەن کوردەوە تۆ ئەودا لەلایەن ئێرانەوە ئەتۆ بەفیتی دوژمن بە یارمەتی دوژمن هێرشت کردە سەر وڵاتی خۆت. ئەوەی کە لە کرماشان کردیان 25 ساڵەوە پێش ساڵەکەم لەبیر نییە بەڕاستی ئەوە خەڵک لەبیری ناچێتەوە کەوابێت تۆ ناتوانین ببی ئەو وەزنەی کە دەبێ ببیت. تۆ 30 ساڵە دەڵی سەرۆکەکەم و نازانین کەس نازان مردۆ شادوتانێتەوە چی خانم یەکتان دێنە پێشەوە دێن دەبن کە ئەو خانمە ڕابردووکە هێر زۆر پیسە دەنێو مجاهیدیندا و ئەو شەخصیەتەی نییە کە بتوانێت لەدا دوا ڕۆژدا ببێتە سەرکردەیەکی مەیدانی و سەرکردەیەکی بە ویقار و بە شخصیەتی کۆمەڵانی خەڵکی ئێران. ئەم بەش بە حاڵی خۆم بە ئێرانی نازانم بەڵام ئەگە خۆم وەکو ئێرانی بزانم ئەمە ئەسەن هەر پێم عیبەوە سەرکردەم بێت هەر پێم عیبە کە مەسەلەن ڕەزا سەرکردەمان بێت شامان بێت ئەمە کێشەکانی ناو کۆمەڵانی خەڵکی ئێرانە کە من دەڵم ئەمن نمونەم بەڵام بە هەزاران هەزاری وەکو من هەر ئەو هەستیان هەیە کە من ئێستا بۆم باسکردن کەوابێت تا ئێستا ئۆپۆزیسیۆنێکی دروست و حیسابی و جا ئوفتادە قازی لە عەرز لە ئێرانە دروست نەبووە و ئەم ئەمریکایەش لە باتیەوەی کە بێت ئەو کارەی بکە ئەو ترامپە هەر دەفکەوەی دابوو ئەمن نۆبێلم دەوێ ئەمن ئەوەم دەوێ ئەمن دەسەمێ شەڕ نابم ئەمن لەگەڵ هەژ وڵاتان شەڕم ڕاوەگرتووە ئەمە کاکە بە کچی بەسەر تۆ کاکە تۆ خۆ منداڵ نییە خۆ تۆ منداڵ نیە تۆ شەو ڕۆژ تاریفی خۆت دەکەی کاکە شەو ڕۆژ هەر شەو ڕۆژ تاریفی خۆی دەکا نوقورسێک لە بایدن دەگرێت شەو ڕۆژ تاریفی خۆی دەکا نوقورسێک لە ئۆباما دەگرێت کاکە تۆ ئیشی خۆت بکە کاری خۆت بکە ئەوانە ڕۆیشتن ئەلفاتیحە ئۆباماش ڕۆیشتۆ بایدنیش ڕۆیشتۆ ئەتۆ بۆ نایی باسی خۆت بکەی باسی خۆت ئەوەیە کە تۆ خانمێکت کەس نازانێت لە چۆ ڕاهێناوە کردوتە خانمی یەکەمی ئەمریکایە و بۆ خۆشت ئەو حاڵەتەی کە پێت خۆشە شەو و ڕۆژ ئەو وەزیرانە تاریفت بکەن ئەوە زۆر باش نابێ. ئێستا کاتێکی کەممان ماوە دەخوازم وەڵامی ئەم پرسەوەر بگرم گەر دەرفەت بێتوانێ وەڵامێکی کورتی کۆتا پرسیشمێت ئەو شەوەیە باس لەوە دەکرێت کە کار لەسەر کەرتبوونی سیاسەتی ئێران سیاسەتمەدارانی ئێران دەکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لەگەڵ دانوستانن هەندێک لەگەڵی دانین ئەوانەشی کە لەگەڵ دانوستانە جارێکی دیکە کەر دەبن لەسەر مەرجەکان ڕێ ناکەون پێت وایە ئەمە دەبێتە هۆی ڕوخانی ئێران و ئەو سیاسەتی کە ئەمریکا بەکاری هێناوە کاریگەری دەبێت و بە تایبەتیش لە تەنیشتیا بەکارهێنانی هێزی زەمینی بۆ ئێران. ئەمن هیچ بڕوایەکم بە تعدیل و بە ڕفۆرم لە ئێرانە نییە ئەوەی کە جەناب دەڵێ نوعێک لە ڕفۆرم و تعدیلێک دەگرێتەوە کە بابە ئەو نا ئەو ئەم پێم وابێ ئەوانە هە بێچووی دایک و بابێکن ڕفۆرم بێ ئیسلاح تەڵەب بێت چی بێت چی بێت یعنی ئەم حکوومەتی ئەسنا عەشەری ساڵانی زووی ئیسلام ئەمڕۆ هەمومان دەزانین نایخوا و کۆمەڵانی خەڵک
کۆمەڵانی خەڵک چێن کاکەوانە خراپ حاڵی بوون ئەو وەزیر و مەزیرەی ترامپی کە کۆمەڵانی خەڵک پێیان وایە خانساری و نازانم چێ ئەوانەیە نا کۆمەڵانی خەڵک ئەو گەنجانن کە ژینایان دروست کردووە ئەو گەنجانن کە لەسەر جادە پێیان دەڵێن زێت ئەو زێدە نەموسەوی دەناسێ فەرقیان پێ ناکە بۆیە ئەوان نەیانتوانیوە باڵی ڕێفۆرمخوازی کە بە دڵی ترامپێ ئەمە نەبووە ئەو وەزنا کە قاچی لە عەرز بێ لە ناو کۆمەڵانی ئەتۆ هەڵەیەکی گەورە دەکەن ئەو مستەشارانی ترامپی کاکە 160 ئەو ڕۆی کۆمەڵانی ئێرە ئەگەر نەڵم 65 کە ئەحسایەکی وانێ بەڵام دەزانم ئەوەی کە تەقریبەن وایە 165 کۆمەڵانی خەڵکیێران ژێرەوەی 30 ساڵە کاکە وڵاتی ئێران وڵاتێکی جوانە وڵاتێکی گەنجە وڵاتێکە کە تەمەنەکە زۆر لە خوارەیە کەوابێت ئەتۆ دەبێت لە سەروال حیساب بکەیت چونکە دوا ڕۆژ ئەوانن بۆ تۆ دەبنە وەزنە ئەوانن بۆ تۆ دەبنە دەنگ لەسەر سندوقی انتخابات چونکە کچێکی 18 ساڵە کوڕێکی 90 ساڵە دەنگ دەدا بەقەد ئاغای مەسەنە فڵان کە ئێستا بۆتە غولێک لە سەوتی ئەمریکا و لە ئەو تەلەڤیزیۆنانە هیچ فەرقیان نییە دەنگی وی لەگەڵ دەنگی کچێکی 18 ساڵە کە ڕۆ دەبێت 18 ساڵ یەک دەنگە لەسەر سندوق بۆیە تو دەبێت لە سەوان حیساب بکەیت نابێت لەسەر ئەو کۆڵەکە پیرانە ئەو پیرە کە بوونە بە فسیل بوون بە ئەوە کە هیچیان دەباراندانە بەس شخصیتێکی قەدیمیی زمانی شاوانیان بۆ خۆیان دروست کردووە ئەتۆ لەوانە 10 ساڵگرا وەرە سەر ئەو گەنجەی کە شۆڕشی ژینایان کرد ژیان ئازادیان کرد ئەمە شۆڕش بوو شۆڕشێک بوو کە بە ئاغای خانساری و چێ ئەوانە نەدەکرا ناوەکان ببینێ با ناویشان نێنە بەڕاستی بەڵام بەوانە نادەکرا ئەمە بەوە گەنجانە بوو کە لە دنیادا هیچیان نەبوو هیچ کە لە دەستی بدەن ئەو زولفە نەبێت ئەو کەزیە نەبێت کەزیەکەش بابی بڕن بەلاشانەوە گرنگ نەبوو مامۆستا زۆر بە کورتی ئەمریکا هێزی زەمینی بەکاردێنێت لە شەڕی ئێرانە یاخود ئەوە شتێکی خەیاڵیە ئەوە شتێکی خەیاڵە بڕێی من دوای شەڕی ڤێتنام دوای ئەو هەموو جەنازەیە کە ئەزانین چۆنە کۆمەڵانی خەڵکی ئەمریکایە زۆر بەوە تووڕەن کە لاشەی سەربازیان بۆ بچێتەوە و ئەوە تەجروبەیەکی کۆنیان هەیە لەسەرەوەی باوەڕ ناکەم کە ئاغای ترامپ یا هەر ئاغایەکی دیکە ڕیسکی وەی بکە بۆ ئینتخاباتی داهاتوو خۆی شکست پێ بدا لەسەر ئەوەی کە 4 دانە لاشە و 4 دانە سەرباز جەسەتەکانیان بچێتەوە بۆ ئێرانە بۆ ئەمریکا ئەمە خەتەرێکە و خەتێکی سوورە کە نایانهێوێت دیسانەکانە تەجروبەی کەن وەکو لە عێراقی تەجروبەیان کرد لە عێراقی زۆریش زۆریان خۆپاراست بەڵام ئەم جارە لە ئێران عێراق نییە ئەگەر شەڕی زەمینی بکرێت بڕوان پێ بکە هەر ماڵی بەسیزێکی تێدایە ئەگەر شەڕی بەسی زەمینی بکرێ هەر ماڵی سوپای پاسدارانە کاکە چەک بڵاو بۆتەوە جمهوری ئیسلامی سوپای پاسداران جیهادی سازندەجی بەسیج هەموو سەرچیان پێ هەمووی جا بۆ شەڕی خیابان و بۆ شەڕی کۆڵان بە کۆڵان کەڵەشیکۆڤ باشترین چەکە کە پڕ لە ئێران لە کەڵەشیکۆڤ زۆر باشە سەرڕای هەموو ئەو پرسیارانی کە لەسەر هێزە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بەڵام لە ئەگەری ڕوخانی ڕژێمی ئێراندا ئەو توانیان هەیە کە دۆزی کورد هەنگاوێک بەرەو پێش بەرن تا ئەوەی کە بیگەێنە ئاستی مافی چارەی خۆنووسین یان ستاتوێکی سربەخۆ بمبورەواڵم بە زۆر بە کورتی بەسپاس بە کورتی زۆر ئەگە کورد بین کە کوردی لە باشووری کوردستان باشتر نابین مادام ئێمە بە 12 حیزبی کە نە ڕەسەنایەتیان هەیە 2 حیزبی لێ دەرسێوی دیکە هیچی ڕەسەنایەتی نییە هیچی ئەوە هەر ئاشە هەمان کاسە دەبێت کە بەداخەوە ئەو هاوپەیمانی شتە ناتوانێت یارمەتی بکە هەر لە سەردەشت و لە بانە و لە جوانڕۆوە ئێمە دەست دەکەین بەوەی کە ئێرە ئەرزی منە ئێرە ئەرزی تۆیە بۆیە من هیوادارم کە سیستمێک پەیدا بێ مکانیزمێک پەیدا بێ کە ئێمە لە سەرێ ڕا هەموو حکوومەت بگۆڕین و حکوومەتە بکەینە جێی بەڕێز عەلی کەریمی نووسەر سپاس کە ئەمڕۆ لە تەوەری ڕۆژ میوانمان بوویت چاوت ماچ دەکەم جارێکی دیکە سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونە سپاسیەوە دەکەم تورکمانەکان لە چۆوە دێنە نێو عێراق و هەرێمی کوردستان و مێژوەکان بۆ کەی دەگەڕێتەوە پێکەوەژان لە ڕابردوودا چۆن بۆ ئێستاش جاگیرکەران چۆن دانەوێت وەکو مەقاشێک لە دژی نەتەوەکانی دیکە لە عێراق و هەرێمی کوردستان بەکاریان بێنن تورکمانەکان وەک سێمین پێکاتەی گەورەی نەتەوەی لە عێراقدا دوای کورد و عەرەب پێگەی سیاسی و ئیداریان هەیە
بەپێی هەمار و خەمڵاندەکان ژماریان لە نێوان 2.5 بۆ 3 ملیۆن کەس مەزەندە دەکرێت. تورکمانەکان بە درێژایی هێڵی جوگرافیای کێشاو لە باکوورەوە بۆ ناوەڕاست نیشتەجێن کە لە شارۆچکەی تەلعفەرەوە دەست پێ دەکات و شارۆچکەکانی مووسڵ، هەولێر، کەرکووک، خورمات و کفریداتێ دەبڕێت و لە شارۆچکەی مەندەلی لە پارێزگای دیا لە کۆتاییدا. مێژووی جێگربوونی تورکمانەکان لە عێراق بۆ 3 قۆناغی سەرەکی دەگەڕێتەوە. سەدەی حوتەم یەکەم کۆچیان وەک شەڕ کرد لە چوارچێوەی سوپای ئەمەویەکاندا بوو. سەردەمی سەلجوقیەکان 1337 1194 زاینی لەم قۆناغەدا بە کۆمەڵێکی زۆرەوە نیشتەجێ بوون. سەردەمی عوسمانی گەورەترین شەپۆلی نیشتەجێبوون بوو. کاتێک سوپا فەرمانبەر و خێزانە تورکەکان بۆ چەسپاندنی دەسەڵاتی ئیمپراتۆریەکە ڕوویان لە عێراق و کوردستان کرد. لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووشەوە کایی سیاسی تورکمانەکان بۆ دوو ڕەوتی سەرەکی دابەش بوو. ڕەوتی نەتەوەپەرستی کە بەرەی تورکمانی عێراقی نوێنەرایەتی دەکات. ئەم ڕەوتە پەیوەندێکی استراتیژی لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە و کار بۆ پاراستنی ناسنامەی نەتەوەی ناوچەیی تورکمانی لی دەکات. لە ساڵی 2015دا پرۆژەیەکە بوو بۆ دروستکردنی لوایەکی تورکمانی سەر بە سوپای عێراق کە بە 500 چەکدار دەست پێ دەکات و بە پێی مەزەندەکان بگاتە 1500 کەس بۆ پاراستی ناوچە تورکمانیەکان. هەروەها لە کاتی شەڕی داعشدا بەرەی تورکمانی جەختی لەوە کردەوە نزیکەی 4000 خۆبەخشی تورکمان لە کەرکووک و دەوروبەری چالاکن و نزیکەی 10,000 کەسیش لە ناوچەکانی مووسڵ ڕاهێنانی پێکراوە. بەڵام بەرەی تورکمانی عێراقی کە لە ساڵی 1995دا لە هەولێر دامەزراوە تەنها پارتێکی سیاسی نییە، بەڵکو وەک دارە دەستی سەرەکی هەژمونی تورکیا لە ناوچە تورکمان نشینەکانی عێراق کە بە تورکمان ئیلی ناوی دەبەن کار دەکات. پشگیری دارایی و سەربازی زۆربەی بوجە و خەرجیەکانی ئەم بەرەیە لەلایەن حکومەتی تورکیا و دەستگای هەواڵگیری میتەوە دابین دەکرێت. تورکیا لە ڕێگای کردنەوەی خوێندنگە، نۆژنکردنەوەی شوێنەوار عوسمانیەکان و دابینکردنی کورسی خوێندن بۆیان لە تورکیا هەوڵی تورکاندنی نەوەی نوێی تورکمان دەدات بۆ ئەوەی ئینتیمایان زیاتر بۆ ئەنقەرە بێت تا بەغدا. تورکیا بەرەی تورکمانی بەکاردێنێت بۆ ڕێگریکردن لە گەڕانەوەی هێزە کوردیەکان بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. دروشمی کەرکووک شارێکی تورکمانیە زیاتر ئەجەندایەکی تورکیایە بۆ کۆنتڕۆڵکردنی نەوت و جوگرافیای ناوچەکە. لەو چوارچێوەیەدا کەرکووک بۆ تورکمانەکان تەنها شارێک نییە، بەڵکو ناوەندی قورسایی سیاسیان. لە کۆتا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگادا بەرەی تورکمانی 2 کورسی بەدەستێن مەمەشنەی توانی ڕێژەی کورسی پێویست بەدەست بێنێت تا پۆستی پارێزگار بۆ خۆی یەکلا بکاتەوە. هەر بۆیە لە دەی ئابی 2024 لە هوتێر ڕەشیدی بەغدا ڕێکەوتنیە کرا کە پۆستی پارێزگار بە شێوەیەکی خولی دابەش بکرێت. سەرەتاش ڕێبارتەها لە پشتی یەنەکە وەریگرت و لە ئێستاشدا مەحەمەد سەمعان سەرۆکی بەرەی تورکمانی پۆستەکەی وەرگرتووە. پەیوەندیەکانی نێوان کورد و تورکمان لە دوای ساڵی 2017 و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەتایبەت لە ناوچەکانی خورمات و کەرکووک بەهۆی هێرشەکانی حەشدی شعبی تورکمانی ڕووی لە گرژی کرد. سەرڕای ئەم کێبڕکە سیاسەتوندا لەسەر خاوەندارەتی کەرکووک، بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و کەلتوریەوە مێژوویەکی درێژ لە پێکەوە ژیان لە کەرکووک لە نێوان هەردوو نەتەوەکەدا بەدی دەکرێت کە وای کردووە ئاشتی کۆمەڵایەتی تا ڕادەیەکی زۆر پارێزراو بن. بە هەرمەتی هاوکارانم تەوەری ڕۆژمان پێشکەشکردن. سپاس کە بینەرمامون تا تەوەرێکی ڕۆژی دیکە بمێنن بە شاد و کامران. دەست لە چەکم هەڵ ناگرم یا سەراکەوم یا نەبرم